بەڵێ ئەمە سڵاوتان لێبێ ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە بۆ کەرکووک بۆ کەرکووشەکان بۆ لایەنە سیاسیەکان لەبەرەوەی دوای 7 مانگ لە مشتومڕ و گفتوگۆ و دانیشتنی سیاسی ئەمڕۆ گەشتن بۆ ڕێککەوتنی کۆبنەوەی یەکەم کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک خولی سێهەم ئەنجام بدرێ. لە کۆبنەوەکە ئەوەندەی زانیاری هەبێ هیچ بڕیارێکی لەسەر نادرێ یاخود هیچ بڕیارێک لە کۆبنەوەکەدا نادرێت، تەنیا کۆبنەوەکە دەکرێت بە سەرپەرشتی بە تەمەنترین ئەندامی ئەنجومەن کە ڕاکان جبوریە سەرپەرشتی کۆبنەوەکە دەکات. دواتر ڕێککەوتنەکە بۆ دوای مانگێک هەڵدەگیرێ، لایەنە سیاسیەکان جارێکی دیکە گفتوگۆ دەکەنەوە و دادەنیشن لەسەر پۆستەکان بە تایبەت پۆستی پارێزگاری کەرکووک. کۆبنەوەکە تا ئێستا ئەوەندەی هەیە ئەنجام دەدرێ، هیچ گرفتێکی کێشەیەک ناتوتە پێشی. سەرجەم ئەندامانی ئەنجومەن بە کورد، عەرەب، تورکمان هەموو لایەنە سیاسیەکان لە کۆبنەوەکەدا بەشدار دەبن. گفتوگۆیەکی کورد لەگەڵ مامۆستا حەسەنەکەم سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان ئەم سەبارەت بە کۆبنەوەکە گرنگی کۆبنەوەکە بەگشتی. مامۆستا حەسەن سڵاوت لێبێ، ئەمڕۆ کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک پاشکەمێکی دیکە دەست پێ دەکات. سەرەتا پێمان بڵێ گرنگی ئەم کۆبنەوە لە چیدایە؟ سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ کەناڵ 24. طبعا گرنگی ئەم کۆبوونەوەیە ئەوەیە کە لە زیاتر لە 7 مانگە خەڵکی شار لە چاوەڕوانیان دەنگیاندا و چاوەڕوانی بەرهەمی دەنگەکانیانن. خۆشبەختانە بە سوپاسەوە بۆ ئەو کەسانەی ئەگەر تەنها بە وشەیەکیش بەشدار بوو بێتن لە نزیککردنەوەی ڕاو بۆ چۆنی کوتلە سیاسی براوەکانی شار. ئەمڕۆ بڕیاردرا کە کاتژمێر 1 کۆبوونەوەی مەجلیس یەکەم کۆبوونەوە ئەنجام بدرێ و ئومێدەوارین لە داهاتوودا کە بە پێی یاسای هەڵبژاردنەکە لە مانگێکدا دەکرێت لە ماوەی مانگێکە سەرۆکی مەجلیس و پارێزگار دەستنیشان بکرێت. بەڵێ مامۆستا قسە زۆر لەسەر ئەرکی ڕاکانجبوری دەکرێت، ینی ئێستا ئەمڕۆ ڕاکانجبوری سەرپەرشتی کۆبنەوەی یەکەمی خولی سێهەم ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەکات. زۆر کەس دەڵێ لە بری ئەوەی کە بەرپرسیارەتی لە پارێزگاری وەکالەت لێ بگیرێتەوە ئەمڕۆ پۆستێکی دیکەش وەرەگرێت. ینی هەوڵەکانی ئێوە لایەنە سیاسیەکان بە تایبەت کورد کە خۆستی کوردەوەیە ئەم ئیدارەیە گۆڕانکاری بەسەرابێ و ئەو بەرپرسیارەتە لەو وەربگیرێتەوە کە ئەزمونێکی تاڵێن لەگەڵ پیاوە هەیە. بەڵێ ینی کۆمنتان لەسەر ئەمە چی؟ بڵێ لە پێشەکیە ئەو دەسەڵاتە کەس پێی نەداوە، گەورەی تەمەنەکەی وای کردەوە کە ئەمڕۆ بە پێی سیستەمی هەڵبژاردننی یا با بڵین مەجلیسی یاسای مەجلیسی پارێزگاکان بە تەمەنترین کەس لە نێو ئەندامانە ئەو کۆبوونەوە ئەنجامەدا، بۆیە بەڕێزیان بە تەمەنترین کەسن بۆیە کۆبوونەوەکە ئەنجامەدەن. لەگەڵ سەبارەت بەوەی کە دوو پۆست و ئەوانە ئێمە ئەوەی کە ئێستا گرنگە وەکو لە پێشەکیە جەنابەت وتت خۆشیەکی زۆر لە نێوان خەڵکی شارەکەمان هەیە بۆ ئەوەی کە لە پاش ئەوەندە لەگەڵ ئەوەی من پێم خۆشە لێرەوە لە کەناڵە جوانەکەی ئێوە ئاماژەی پێ بکەم کە زۆر احتیزار و داوای لێبوردنمان لە خەڵکی شارەکەمان هەیە کە ماوەیەکی زۆرە لە چاوەڕوانیان تحملی ئێمەیان کرد، دەنگیان پێداین بۆ ئەوەی چاوەڕوانی بەرهەمی دەنگەکانیانین. ئێمە لێرەوە پێیان دەڵێم، من وەکو سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان پێیان دەڵێم ئەو بەڵێنانەی کە پێیانمان داوە، ئەو بەڵێنانە دەینە و قەرزە لەسەر شانمان هەنگاو بە هەنگاوی جێبەجێ ئەکەین ئینشاء الله. و ئەوەی کە گرنگە وەکو وتم ئیمڕۆ تەواوی لایەنە سیاسیەکان لێرە لەم هۆڵە ئامادە بن. توانین بڵێ لەمڕۆوە ئێوە چاودێرە بن بەسەر ئەم دەسەڵاتە ئیدارەیەکە لە ماوەی 7 ساڵی ڕابردووە کوتم خەڵک ئەزمونێکی تاڵێن لەگەڵ ئەم ئیدارە هەیە. چی بۆ خەڵکەکەن لە ڕووی خزمەت گوزاریەوە، نەبوونی ئاو، نەبوونی جادەوبان، نەبوونی ئاوەڕۆ، کێشەی زەویزار، ئەمانە ئێوە ئەرکی ئێوە بێگومان لەیسە بەدەوە قورسترە بێت. بەڵێنمان داوە ئەوانەی ئەو بابەتانەی کە ئاماژەمان پێکردووە لە کاتی حەملەی انتخابیە خاوەنی یەک بەیەکی ئەو بەڵێنانەین لە ممارەسەی دەسەڵاتی یاسایی خۆمان ئەەکەین و هەوڵە دەین کە مراقبێکی باش بین لەسەر تەواوی پرۆژەکان و
حتا ئەو شوێنەی بۆمان بکرێ یەکسانی ئەگەڕینەوە بۆ شار لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی خزمەت گوزاری لە ڕووی دامەزراندن لە ڕووی ئەو بابەتانەی کە ڕەبتە بە قوت و ژیانی خەڵکی شارەکەمانەوە. بەڵێ دو پرسیارم لەبەر کەمی کات خەڵکی کەرکووک بەگشتی داوای یەکڕیزیەکەن بە تایبەت لە یەکێتی و پارتی بۆ دابشکردنی پۆستەکان لە داهاتووە ئێوە تا چەند هەمانگی لەگەڵ لایەنە سیاسەکان بە تایبەت لایەنە کوردیەکانەکەن. ئێمە وەکو پارتی دموکراتی کوردستان ڕەنبەی خەڵکی شار شاهێدی ئەوە بوو بێ هەر کاتێک پێویست بە دەست درێژکردنی بۆ تەبایی بۆ برایەتی بۆ هەموو نەتەوەکان و هەموو لایەنە سیاسەکان پارتی دموکراتی کوردستان یەکەم کەس بووە و دروشمی کە ئێمە لە کاتی هەڵبژاردنە بەرزمان کردەوە پێکەوە ژیان و یەکتر قبولکردن بۆیە ئەو دروشمەمان کردووەتە سەرمەشقی کارەکانمان و ئینشاءالله خزمەتکارێکی باشی خاک و خەڵکی خۆمانە بین. زۆر سپاس بەڕێز مامۆستا حەسەن سەرۆکی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک. بەڵێ ئەگەڕێمەوە لاتان بێگومان ئەو ڕووداوە گەورەی کە ئەمڕۆ لە کەرکووک بە تایبەت ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆ دەبێتەوە پاشکەمێکی دیکە بێگومان کۆبوونەوە کەش بۆ بینەران ئەگوازینەوە و زانیاری ورتر دواتر بە بینەرانە دێت.